لە بەرامبەر تێکچوونی ڕێگاوبان و پیسبوونی ژینگە و ئەو زیانانەی کە بەر دانیشتوانی سنووری ناحیەکە دەکەوێت کێڵگەی پەرەپێدانی نەوتی تەختەق بڕیاری داوە چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سنوورەکەدا ئەنجام بدات و پارەی تەرخانکراویشی بۆ پرۆژەکان داوەتە پارێزگای هەولێر بەڵام بڕێکی کەم لەو پارەیە گەڕاوەتەوە بۆ پرۆژەکانی تەختەق. بەڕێوەبەری ناحیەی تەختەقیش دەڵێت ئەگەر لە هەوڵەکانیان بۆ هێنانەوەی ئەو پارانە سەرکەوتوو نەبوون ناچارن ڕێگای دادگا بگرنە بەر. بەپێی ئەو زانیارانەی سەرەتایی کە بە دوواداچون بۆ کردووە پارەکە بە نەقدی لەلایەن سامانە سروشتیەکانەوە وەزارەتی سامانە سروشتیەکان تەسلیم بە بانکێک کراوە بە ژمارە و چەک و بە بەروار پارێزگا کۆمەڵک پرۆژەی هەبووە ئیعلانی کردووە احتیمالی هەیە پرۆژەی تری تەواو و بودجەی نهاتبێتە بەردەست لەو کاتەدا پارەی تەسەوڕ دەکەم پارەی ناحیەی تەختەق درابێ بە پرۆژەیەکی تر. کۆمپانیاکە بڕی 6 ملیۆن و 45,000 دۆلاری بۆ جێبەجێکردنی پرۆژە بڕیا لێدراوەکانی تەرخان کردووە بەڵام تەنها بەشێکی کەم لەو پارەیە بۆ پرۆژەکان خەرج کراون و بەهۆی پێنەدانی پارەی ترەوە کارکردن تیاندا وەستاوە. ئەو پرۆژانە ژمارەیان 6 دانەیە و لە ساڵی 2013ەوە خراونەتە بواری جێبەجێکردنەوە و دەبوو لە ئێستادا سەرجەمیان تەواو بوونایە. ئەو کات پارەکە لە بانقی کوردستان بووە جەنابی پارێزگاری هەولێر چۆ پارەکەی سەرف کردووە بۆیە ئێمە کەمپینی داواکاریەکانی تەختەق زۆر نیگەرانی لە محافەزەی هەولێر جیاوازی دەکرێت بوویت نێمە بە حکمەوەی لە قەزای کۆیەوە دابڕا جیاوازە لەبەر پێم وایە زۆنی زرد و سەوز پێم وایە ئەو قەدرە بەوە دەبینم. لای خۆشیەوە پارێزگاری هەولێر بە NRT ڕاگەیاند ئەوان بەشێک لە پارەکانیان لە پرۆژەی تردا خەرج کردووە و لە ئێستادا پارەی تریان نییە بیدەنە پرۆژەکانی تەختەق. ئەو 6 ملیۆن دلار هاتە حساباتی محافظە هاوشێوەی کە مانگانە تەمویلی حساباتی محافظە دەکرا لەوە تەکمیلەی پرۆژەکان و پرۆژەکانیشی حالەی مقاول کراینە بای ئەو 6 ملیۆن دلار ئیحالە کرایە لە تەختەق لە بۆ مقاول و دەستیان بەکار بکرێتەوە و چەند سلفەیەکیان وەرگرتووە بەڵام تەکمیلەی چکە سیولەکە لە بۆ مەشاریعی دیکە چووە بوویتە سلفەی دیکە سیولەکە نمایە وەکو هاوشێوەی هەموو پرۆژەکانی دیکەی کە ئێستا هەیە ڕاوەستای انتظار دەکرێت مەسەن تەمویل دێتەوە لە بۆ سیولەکان تەمویل بکرێتەوە. تەختەق خاوەنی یەکێک لە گەورەترین کێڵگەکانی دەرهێنانی نەوتە لە هەرێمی کوردستان بەشێک لە نەوتەکەیشی لە ڕێگەی بۆڕی نەوتی کوردستانەوە ڕەوانەی بەندەری جیهان دەکرێت و بەشێکی تریشی بە تانکەر ڕەوانەت دەکرێت. خالید محەممەد NRT شارۆچکەی تەختەق.